14 ساڵ بە سەرشەیدبوونیدا تێدەپەڕێت و هێشتا بکوژانی سزا نەدراون. بەهۆی بوێری و زیندوێتی نووسینەکانی نازناوی شەهیدی قەڵەمی پێبەخشرا. یەکێک لە نووسینەکانی دەبێتە هۆی شەهیدکردنی. دوای تیرۆرکردنی ئەو چەندین ڕۆژنامەنووسی تر هێشتا دەنگی ئازادکرد دەکرێت و خەڵکی بوێر لەسەر قسەی حەق خوێنیان دەڕێژرێت. ئایندەی گەنج لەم وڵاتە ئێمە خۆمان قەدەر لە بەدەستاوی قەدەرەوەین، سەراوی قەدەر کەوتوین، هیچ ئایندەیەکمان نییە. 14 ساڵ بەر لە ئێستا و لە شاری کەرکووک ڕۆژنامەنووسی بوێر و گەنج سۆرانی مامەحەمە بەدەستی چەند چەکدارێک شەهید کرا، بەڵام تا ئێستا تاوانبارانی ڕاستەقینەی ئەو کارە تیرۆریستیە بەنادیاری ماونەتەوە و سزا نەدراون. سۆرانی مامەحەمە لە دوای شەهیدکردنی بەهۆی بوێری و زیندوێتی قەڵەمەکەیەوە نازناوی شەهیدی قەڵەمی پێبەخشرا. سۆران محەممەد عەزیز مەحێدین ناسراو بە سۆران مامەحەمە لە ڕۆژی 1986 لە گەڕەکی شۆریجەی کەرکووک لەدایک بووە. لە ساڵی 2003ەوە دەستی بەکاری ڕۆژنامەوانی کردووە و ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری لەڤین بوو. ماوەی چەند ساڵێک لەو گۆڤارە کاری کردو، بەردەوام راپۆرت و بە دوواداچوونەکانی بڵاو کردوێتەوە تا ئەو کاتەی لە شەوی 21 تەموزی 2008 لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە گەڕەکی شۆریجەی شاری کەرکووک لەلایەن چەند چەکدارێکەوە تیرۆرکرا و پاشان لە چەمچەماڵ بە خاک سپێدرا. تا ئێستا بکوژانی سۆرانی مامەحەمە و هاوشێوەی بکوژانی تری شەهیدانی قەڵەم سەردەش عوسمان و کاوەگەرمیانی و وەداد حسێن و عەبدوستارتای شەریف و چەندین ڕۆژنامەنووسی تر کە لەسەر قسەی حەق و ئاشکراکردنی ناحەقی و ستەمکاریەکانی تری دەسەڵات شەهید کراون بە نادیاری ماونەتەوە. ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە چەند مانگێک بەر لە شەهیدکردنی هەڕەشەی کوشتنی لێکرا بوو. تیرۆرکردنەکەشی پەیوەندی بەو کارە ڕۆژنامەوانیەوە هەبوو کە دەیکردن، هەر بۆیە تیرۆرکردنی ناڕەزایی زۆری لە ناوخۆ و دەرەوەی کوردستان لێکەوتەوە. خێزانەکەی سۆران لە ساڵی 1984 بەوەی ستەم و ڕاوەدوونانی بەعەس لە گوندی مۆردانەی سەر بە قادر کەرەم ڕوودەکەنە شاری کەرکووک. دواتر لە کۆڕەوە گەورەکەی 1991دا خێزانەکەیان ئاوارەی سلێمانی دەبێت لەگەڵ چەندین خێزانی کەرکووکی دیکە لە ناو سەربازگەی حامیان نیشتەجێ دەبن و دواتر هاوشێوەی چەندین خێزانی ئاوارەی تری کەرکووک دوای ڕووخانی بەعەس دەگەڕێنەوە بۆ کەرکووک. لە باسی نەهامەتی خێزانەکەیدا سۆران دەڵێت ژیانی ئەمە پێش لەدایکبوونی منیش کەشێکی نائارام و پڕ لە تراژیدی هەبووە، هەر بۆیە من لە ناو ئازاردا گەورە بووم و پێم وایە لەم سەردەمەدا ئەوەی بیەوێت بەسەر بەرزی بژی باوەڕ ناکەم ژیانێکی خۆشی هەبێت. دواکاری ڕۆژنامەنووسی سۆرانی مامەحەمە بە ناونیشانی سۆزانیەکان کەرکووکداگیر دەکەن بوو کە زۆرێک لە نزیکەکانی پیان وایە شەهیدکردنی لەسەر و نووسی نەبووە. 14 ساڵ تێپەر دەبێت بەسەر شەهیدکردنی ئەو ڕۆژنامەنووسە و چەندین ڕۆژنامەنووس و قەڵەمی بوێری تر کەچی دۆخی ئازادی ڕادەربڕین و ستەمکردن و چەوسانەوە و سەرکوتکردن و کەپکردنی دەنگی ئازا و هەق دەشی ستەمکاران و دەسەڵات بەردەوامی هەیە و تازە بە تازە سەرڕای نیگەرانی و تووڕەیی و هۆشداری توندی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوەیەگرتوەکان و ڕێکخراوە جیانەکانی بواری ئازادی و داکۆکی لە ڕۆژنامەوانان کەچی دەسەڵاتدارانی هەرێم سزای 4 ساڵ زیندانیکردن بۆ ڕۆژنامەنووس شێروانی تازە دەکەنەوە و ڕۆژنامەنووس و دەنگی ئازاد و قەڵەمی بوێر دەخەنە زیندانەوە و دەیڕفێن و دەیان کوژن. ئایندەی گەنج لەم وڵاتە ئێمە خۆمان قەدەر لە بەدەستاوی قەدەرەوەین، سەراوی قەدەر کەوتوین، هیچ ئایندەیەکمان نییە.